لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سیوێکی خولی نایبی عراقیانەی هەولێر لەسەر یاریگەی خۆی میوانداری نەفتی وەسەڵی شاری نەجەف دەکات و یاریەکە بەبێ ئامادەبوونی هاندەر بەڕێوە دەچێت بەهۆی سزادانیانی هەولێر لەلایەن یەکێتی تۆپی عراقەوە بەهۆی ڕووداوەکانی یاری هەولێر و زاخۆ. هەولێر دو یاریە بەسەر یەکەوە تووشی شکست دێت، دەیەوێت لە ڕێگای نەفتی وەسەڵەوە خۆی ڕێک بخاتەوە و بگەڕێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتن. جاری وا هەیە ئەم حساسیتە دروست دەبێت لە تۆی پێداوەش شتێکی ئاساییە، بەڵام ئەوەی کە ڕوویدا تا ئێستامە ئامادەکاری باشمان کردە بۆی بتوان ئەو هەڵانەی کە پێشتر کردمان چارەسەری بکەین. ئەو ئامادەکاریانەمان کردووە کە بۆ ئەوەی بتوانین هەرگیز نەبێت لەو تیپە لەگەر نەفتی وەسەد براوە بین، چونکە ئەمە ناکرێت فەریق دوو گەمە سێ گەمە لە سێرێک بدۆڕێت لەگەڵ ئەوەی کە تیپێکی باش هەیە، تیپێکی چاکت هەیە، ئەگەر تیپ بە مەساری خۆیدانەڕوە نەتوانێت کێشەکان بە زووترین کات چارەسەر بکەی، گومانی تێدانە زیاتر لەسەرت قۆرس دەبن. یانی هەولێر خاوەنی 36 خاڵە و لە خانەی دێم و ناوەڕاستی ڕیزبەندیە، دەیەوێت پێگەکەی باشتر بکات. هەولێر بە تەواوی یاریزانەکانی بۆ یاریەکە ئامادەیە، تەنها فڕانکۆ چۆی پیشەگەر بەهۆی کەڵەکەبوونی کارتەکانەوە بەسەریەوە دادەبڕێت. بۆ یاری داهاتوو ئێمە تەواو ئامادەکاریمان کردووە، کاپتن نزار تەواو خاڵی بەهێزی خاڵی لاوازی تیپی بەرامبەری بۆ مەدیاری کردووە، چەند ڕۆژێکە مەشق لەسەر ئەو خاڵانە دەکەین. ئینشاڵڵا ئێمە ئامادەینە بۆ یاریەکە بە تەواوی پێکاتەوە، بە تەواوی کادری و هەموو بەڕاستی ئەوەی دڵتەنجی کردوین لە بڕیار دوێنە دەرچووکە هاندەر ئامادە نابێت، بەڕاستی ئەوە دڵتەنج بێت مەچکە خاڵی بەهێزی ئێمە لە یاریگەی خۆمان هاندەرەکانمانن. بەڕاستی ئێمە هیوادارین لە کاتی گەڕانەوەیان بۆ یاریگەکان بە شێوەی عەذەری بە شێوەی پیشەگەریانە مامەڵە لەگە تیپ بەرامبەر و تیپی خۆمان بکەین. ئینشاڵڵا نابێتە خاڵی لاوازی بۆ ئێمە ئامادە نەبوونیان. یانی هەولێر تاوەکو ئێستا نەیتوانیوە سەرکەوتن بەسەر نەفتی وەسەد تۆمار بکات. تیپەکە لە نۆ یاری فەرمی بەڕکابەرەکەی گەیشتووە، 7 سەرکەوتن بۆیانەکەی نەجەف بووە و 2 یاریش یەکسان بوونە. لە قۆناغ یەکەمیش نەفتی وەسەد بە 3 گۆڵی بێ وەڵام لە هەولێری بردەوە. یاریەکە ئەم شەو کاژمێر 45 خولەک لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.